سبحان الله والحمد لله لا إله إلا الله. سبحان الله والحمد لله لا إله إلا الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. برزان أو بروجي تاكاري أستي دوما طبعا سرتانا يقتابي كده نسلوها قناغ وصال دايقون جمال موبايل كشي بوي بتواني بينا سيتو تيكلنا كاد لقل برادر كانوا هاوركاني أو بروجي تايبت بمانج رمضان بيروز طبعا الحمد لله بصالي سار ما بروجي أنزام دادري أو بروجي تايبت طبعا أستي دوما تايبت بوقتابياني كولا صالي 2011 برو خوارو دايبون واتد 2010 و 2009 خواتري جتوان سول بروجي بدين سرتاي بروجكا لسرتهم لا بريك أو آتما نسي إن الله كان عليكم رقيبا بون بوما بستيك وقتابيان دائما هزب رقابة تساودري خواهي قولب كان هم لكاتي بركنوي فورماك هم لكاتي كاتكاين تيكي روجانيان كوا هولدن رازقيانا بريب كانوا أقرب تنهاجبون ولم تابكيتن دايكان باوكان ساودر من لكاتي بركنويان وهولدن برازقيانا لقليان بركنوا طبعا لسرتاي بروجكا لا يسروا روجمان هي كهر روجيك لا بارك روجيكا سرتا أقرب روجي أو روجا أو الصح للداتن وأقرب روجينو ديكاتا ضرب و لا خواروتر كوملك برسو عبادته سالاتي ماندانا كبيوست وختابي انزامي داتن سرتاي برشكان بانويجي خوتنا دس بيتك واتنويجي عيشا لبر اوي هركاتك قوترا سبي بياني ججنا او لنويجي عيشاوا بروجكا دس بيتكات نويجي عيشا تابكريت بجماعات هم نويجي فرزكاني ديكش بجماعات انزام داتن قركان وكسكان جهولدن لكاتي خوي انزامي دن نيو ساعتين باريتين بسر انزام بسر بانكدان دا كان نوجي كان انزام دن دوات نوجي ترابح حاجوك دواي نوجي خوتنان نوجي عشاء نوجي ترابح انزام ددري دوات الشو نوج جا شو نوجكا راس اخو دواي ترابح كان بيان بيش بانجي بيان هر كاتي شدي كابيتن لاني كم دور كات نوج بكات نوي بتواني بردوام ان شاء الله دواي رمضانيش فامن بيوا وروا دواتر نوێژی وترا کە سێڕکاتە وەکو باسمان کۆکو شەو نوێژەکە چ دوای تەراویحەکان ئەنجامیدا چ لە پێشبانجی بەیانی دواتر دانشوشتن لە پێش ئەوەی بخەوێت لەبەرەوەی هۆکارێک بۆ پاراستنی تەندروستی دەمودانەکانمان لە ئەوی پابند بە و ئاکار و ڕەوشتە جوانە و بەسەندە هەوڵدەن شەوانە بەر لە نووسن دانەکانیان بشۆن دواتر نزای خەوتنە تەمان نزایەکە لە کۆتایی پرۆژەکە تێیدایە نزایەکە دەتوانێت بگەڕێتەوە وێندەر بۆەوەی سوود لێ بدەنیتن دواتر پاشێوکردنە طبعا پاشێوکردنیش وەکو لە سنەت و حەدیث داهاتیە زۆر پێویستانیم قوتابیانمان ڕابێن ئەگەر بە خواردنەوەی پەرداغێک ئاویش بێتن بە پاشێوەکان ئەنجام بدەن ئینشاءالله و دواتر دیسان دانشوشتنە بەوەی پێش ئەوەی بانجی بانوداتن دوای خواردنی پاشێو دانەکانیان بشۆن دوور کات پێش نوێژی بەیانی طبعا هەموو سونەتەکانی ڕەواتب ئەوانەی کە پێش و پاشی نوێژە فەرەتەکانن پێویستە و شتێکی چاک ئەنجام درێ بەڵام بە تایبەتیش پێش نوێژی بەیانی لێ ئەومان بە تەخسیس دانایە دوای ئەوەش نوێژی بەیانیە ئەنجامدانی لە کاتی خۆیتی دواتر نزای بەیانیانە وەکو نزای ئێواران لە کۆتایی ئەو پرۆژەیە نزای بەیانیشی تێدایە دواتر نوێژی چێشتەنگاوە کە چارێکێک دوای نوێژی چارێک ئەفوان دوای هەڵاتنی خۆر تاوەکو نیو سعات پێش بانجی بەیانی دەمێنێتن دوور کات تاوەکو هەشت کات بە پێی توانە و مەجال ئەنجام دێت ئینشاءالله ئەگەر لە کاتی قوتابخانەش دەکرێت پێشەوە بچیت بۆ قوتابخانە لانی کەم دوور کات نوێژ بکاتن دواتر نوێژی نیوەڕۆیە ئەوەش وەکو نوێژەکانی دیکە نوێژە واجبەکان لە کاتی خۆی ئەنجام دێتن و قورآن ئەگە بکرێتن لە مزگەوت ئەنجامی بدەن ئینشاءالله نوێژی عەسر دواتر نزای ئێواران دواتر نزای بەربانگ ڕۆژوشکاندن و نوێژی شێوان کە دەکاتە نوێژی مەغریب دواتر زمان پاراستن کە ئەویش پێویستە بەڕاستی لە مانجی ڕەمەزاندا بەتایبەت و هەموو کاتێکی دیکەش ئێمە لە هەموو کەس زمانمان پاراوتر و پاراستبی پارێزگاری لێ بکەین لە هەموو شتێکی خراپ لە جوێن و لە شتێنەشیا و لە هەر قسێکی غەڵەت بەتایبەت لە مانجی ڕەمەزان کە پێویستە زمانیشمان بە ڕۆژی بیتن و خوێندنەوەی قورئانی پیرۆز لانی کەم لاپەڕێک ڕۆژانە بخوێنێتەوە و زیاتر و زۆرتر باشترە پێداچوونەوەی قورئانی پیرۆز حتما قوتابیانمان بەشێکیان لە قورئانی پیرۆز لەبەرە بەپێی قۆناغەکانیان ئاستەکانیان دەگۆڕێ هەر لە یەک جوزئیەوە هەتاوەکو چار جوزئی شێوازێک دابڕێژ ڕۆژانە بەشێک لە قورئانی پیرۆز مراجعە بکەنەوە
دواتر سیواکردن طبعا عامە هەموو کاتێک دەکرێتن بە تایبەتی پێش و پاش پێش نوێژە فەڕدەکان وەروها دوای دەستنوێ شوشتن وەروها لە کاتی لە خەوستان لە کاتی گۆڕانی تامیدەم هەر کاتیژی دیکەش لانی کەم چەند جارێک لە ڕۆژانە سیواک بەکاربێنیتن جۆرال دایک و باوک هەر کار و پێویستیە کە شتی چاک و باش حتمما چاوەڕێ دەکرێت دایک و باوکان کە پێت ڕادەسپێرن ئەوە جۆرالیان بکە ئینشاء الله ئەگەر هیچ شتێکیان پێ نەسپاردی ئەوە هەر جۆرالیکردنی تۆ ئامادەیە ینی ئەو کاتش توانی سەحی لێ بدەیت ئەگەر چیشیان پێ نەسپاردی بەڵام هەر کاتشتیان پێسپاردی ئەبی جێبەجێ بکە ئینشاء الله دوعاکردن لە بۆیان طبعا ئەوە جێکێکە لە صفەتی کەسی موسڵمان کۆکو وەفایەک لە بۆ دایک و باوکانی کە ڕۆژانە دوعان بۆ بکاتن دواتر سوپاسکردنیان دوای ناخواردن طبعا هەموو کاتێک سوپاسکردن دایک و باوک پێویستە بەڵام بە تایبەتیش کاتێکە لە سفرە دادەنیشی کە یەکێکە لە ئادەبەکانی ڕۆژوو کاتێکە تو نان دەخۆی ئەو پاش ئەو برسی بوونەوە ئەو مادی بوونە ئێوارە کە دایکت ماندوو و باوکت بە ئەزیێت و ئازارێکی زۆرەوە کۆمەڵک شتی هێناوەت و ماڵ و دایکت ئامادەی کردووە دەست خۆشیان لێ بکە و سوپاسیان بکە لانی کەم لۆ ئەوەی ئەوانش هەست بە دڵخۆشبوونی تو بکەن پاشان هاوکاریکرد لە سفرە دانان و هەڵگرتنەوەیان طبعا لە بۆ کوڕان و کچان هەردووچیان چکە ناکرێت تەنها بە تەمای دایک ئەرکانی ماڵەوە بەجێ بەهڵدرێ پێویستانی کوڕ و کچیش هاوکاری دایک باوچیان بکەن بە تایبەتی دایک کە ماندووە لەگەڵ ئەوەکو ئێمە بە ڕۆژیشە بەڵام ئەو بەردەوامە خەریکی کارەکانی ماڵە پێویستە لانی کەم هاوکاریوانیش بکرێت ئینشاء الله دواتر خاڵێکی تری کە دەوێت گوێنەگرتن و سیرنەکردنی شتی نەشیا و چ لە ڕێگە موبایل چ لە کوچە و کۆڵانەکان و لە قوتابخانەکان چ لە ڕێگە تەلەڤیزۆن بەی شێوازێک و بەی شێوازێک سەیری شتی نەشیا و نەکرێت و وەروە گوێش لە شتی نەشیا و ڕانەژیدرێت و کۆتاییەکەشی نەخواردنی شتی زیانبەخش و وەکو بیبسی و جبس و ئیندیم و هەشتێکی دیکەشکەوە زیانبەخش بوو خۆتی لێ پارێزە بە تایبەت لەو مانگەدا لە کاتەکانی دیکەش حتمما پێویستە ئەوە لای ڕاستی پرۆژەکەیە کە هەموو ئەو بابەتانە خۆ دەگریت هەر شتێکیان ئەنجامدا سەح لێ دەدەی هەشتێکیت ئەنجامدا ئەوە زەربی لێ دەدەی و لە لای چەپەوە لە سەرەتاوە قورئانی پیرۆز یانەوە پێناسی قورئانی پیرۆز دەکاتن کۆمەڵێک زانیاریمان هەیە کۆمەڵک فەرموودە لەو بەشێ لەو مەقطع باز دەکرێتن ئەو تەنها بۆ خوێندنەوە و سوود و گەیاندنە کە پێویستە قوتابی لانی کەم ڕۆژانە چەند زانیارێک بێتە سەر کۆی زانیاریەکانی خۆی دواتر چاکە ئەمڕۆم کۆمەڵێک چاکەمان نووسیە لەو بەشیان وەکو بەرمباک بە ڕۆژوان کەسێک بە ڕۆژوە بەربانجی پێ بکەیت و خورمە و ئاوی پێ بدەیت یان خوێندنەوەی کتێبە لە بەرکردنی فەرموودەیە زەردەخەنەیە بە ڕووی مسلماناندا زیندوکردنەوەی سونەتێکە لە سونەتەکان گفتە شیرینیە فێرکردنی سوورەتێکە بە منداڵێک هاوپۆلێکت جیرانێکت کەسێکە سوورەت فاتحیان هەست شێش فێر دەکەی یان سەردانیکردنی نەخۆشە یان هەخسم کەسێکە قەدەغکردنە لە خراپە کەسە کەشتێکی نەشاو دەکەن نسحەتی دەکەی ئامۆژگاری دەکەی بەخشینی پارێ ئەگەر بە شتێکی کەمیش بێ لێخۆشبوونە لەو کەسێکەوە تۆی تۆڕە کردو و ئەزیەتی دای و غەدری لێ کردی یان فەرمانکردن بە چاکە و ڕێی چاک بە خەڵک نیشاندی هەموو ئەوانە چاکەنە هەر چاک لەو چاکانە ئەنجام دیان چاکەیەکی دیکەشکە لێ باز نەکرایە لێکوان ناوی چاکەی دەنووسی ئەوە لە جیاتی ئەوەی کە تو صحی دەدەی بەس ناوی چاکە دەنووسی ئەگە هیچ شانیش نەگونجاو نەکرا ئەوە زەربەک لێکوان دێ دواتریش کۆمەڵە گوتی جوانمان هێناوە لە کۆمەڵە کتێبێک ئەوە تەنها بۆ خوێندنەوە بۆ سوگەیاندنە ئەگەر نەبوو هیچ دەرەجە و شتی وای لەسەر نییە لە کۆتاییەکەش هەژماری چاکان کانی ئەگەر ئەو لا پڕێ هەمووی صح لێدەی دەکات بتە 29 خاڵ 29 خاڵت دەبیتن لە هەژماری چاکانی ئەو ڕۆژەت ئەوە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەمیش بە هەمان شێوازە ینی سی لاپەڕەیە هەر لاپەڕەک و ڕۆژەکە ئەوە بەو شێوازعنی هەر ڕۆژێک و لاپەڕێکە ڕۆژان لەگەل دەڕۆک باسمان کرد کۆمەڵێک ئات و فەرموودە و کۆمەڵێک زانیاری بە سوودی تێدایە دەتوانن سوودی لێبین و ئیسفادە لێ بکەن ئینشاء الله تعالی لە دوای تاوبوونی سی ڕۆژەکە چەند لاپەڕێکی دیکەمان هەیە ئەو لاپەڕیان تایبەتە بە ڕۆژانی جومعە بەروارەکەمان نەنووسە لۆی کاتەکان دیارنی بەڵام هەینی یەکەم دوعاکردن هەتا بکرێتن چەندی دەتوانیت دوعای تێدا بکەیت زۆر باشە بەشێک لە دوعاکانیشتان وەکو باسمان کرد بۆ دایک و باوکەکانتانی وەبال و مامۆستایەکانیشتان دواتر خوێندنەوەی سوورەتی کەهفە ئەو بتوانانی ئەوەی گەر نەشی خوێند و نازانی بخوێنێتەوە لانی کەم گوێ ڕابگری ینی ئەوە مەرجە سوورەتی کەهف بخوێنێتەوە یان گوێ لە ڕابگرێتن دواتریش سەڵاواتە لانی کەم 100 سەڵاوات لەو ڕۆژە لێ بدرێتن چکە تایبەتمەندی خۆی هەیە
کۆمەڵک فەرمودەشمان داناوە کە تایبەت بە ڕۆژانی جومعە چوار هەینیمان نووسیە بەڵام بەروارەکەمان نەنووسیە بەروارەکان بۆ ئێوە بەجێشتووە ئێوە بە خۆتان بەروارەکان بنووسن ئەگەر ئەوەش تەوان ئەنجام دێتن دەکات 12 چاکە لەو چار جومعەیە دەکرێتن لە لای چەپەوە لاپەڕەی دیکە عەفوەن ڕۆژانە بازنەیەک ڕنگ دەکەم یعنی هەر بازنەیەک کە بەرامبەری سێ ناوی خی گەورەیەتیدایە بۆ منە ئەڕەحمان ئەڕەحیم ئەلمەلیک وهروە ناوی مەواتای ناوەکەش نووسرایە قوتای ڕۆژانە ئەو سێ ناوە لەبەر دەکە و یەک لەو بازنان ڕنگ دەکاتن هەر ڕۆژێک و سێ ناو بە واتاکانیانەوە کە لەبەری کرد و بازنەکەش ڕنگ دەکاتن ئەوە لە دوو لاپەڕە جێکرایتەوە لە کۆتاییەکەی ئەگەر 30 ڕۆژ بێ مانجی ڕەمەزان ئەوە نۆتن و ناوی خی گەورە لەبەر دەکاتن بە واتاکانیەوە لە پەڕی دواتر لاپەڕە 34 چۆن سوود لە دەڕۆژی کۆتایی مانجی ڕەمەزان وەربگرین چەند ئامۆژگاریەکە دەتوان سوودی لێ بدێنن دواتر لاپەڕە 25 و عەفوەن 35 و 36 وردی بەیانیان وردی خەوتنان وردی ئێواران نزای بەربانک نزای شەوی قەدر ئەوە کۆمەڵێک ورد و نزانە کە دەتوانن سوودی لێ بین و لە ڕۆژانە بەکاریان بێنن لاپەڕی پێش کۆتایی ئەوە تایبەتە بە جەژن بەشداربوون لە نوێژی جەژن تەوان بۆ قوڕان ئەگەر کسانیش هەبوو شوێن هەبوو ئەوە توان بەشداریدا بکەن دەژنە پیرۆزەکردن لەگەڵ خانەوادە و خزم و کەس و کار لە بەرکردنی جیل و بەرجی شەرعی و لە جەژندا یەکێک لە تایبەتمەندیەکانی ئینسانی مسلمان ئەوەیە کە کۆڵ و کەس جەژنی ینی جلوبەرجی تایبەت بەخۆیان هەیە کە پێویستە پێوە بابند بن و هەروەها لە دوایتر تەوقەنەکردن لەگەڵ نامەحرەم طبعا ئەو کەسە ئامۆزابی یان پورزا خاڵۆزا براژن یان زاوات جا هەر یەکەو بە پێی ڕەگەزی خۆی لەبۆ کوڕان و کچان هەر کەسێک کە جائیزنی و ڕێگە پێدراونیە تەوقیان لەگەڵ بکاتن کە پێویستە خۆی لێ پارێزیتن وەروە چاوپۆشیکردن لە لێخۆشبوون چاوپۆشیکردن و لێخۆشبوون لەو کەسانی کەوا ئازاریان داوم لەو مانگەدا بەردەوام هەوڵدا بە تایبەتیش لە جەژندا هەر کەسێک کە ئازاریشی داوی لەو ڕۆژەدا لێخۆشبی و عەفوی بکەیت ئەوەش هەژمای چاکانی کە گەبێت و ئەوان هەموو ئەنجام دەین کۆی هەموو ئەو ڕۆژەکان کەوا ئەنجامدا هەمووی کۆکەوە پرۆژەکە ئەنی لە کۆی پرۆژەکەی چەندت کۆکردەوە ڕۆژانە لێرە ئەنجامی دە و لێرە بینوسە طبعا قوتابیانی خۆمان ئێمە نووسینگەی دەستگا کە کاتێک قوتابی دێتەوە ئەو پرۆژە دەهێنێتەوە بەخۆی هەمووی کۆکردێتەوە ڕۆژان وە کۆی جەمعی کۆی هەموو ڕۆژەکانیشی لێرە نووسیوە بەڵام کە دێتەوە لای ئێمە ئەمە بە پێی قۆناغەکانیان چەندیان لە قورئانی پیرۆز لەبەر کردیە هەتا چێندە ڕۆیشتینە ئەوەندیان لە قورئانی پیرۆز ئیمتحان لێ دەکەین و پرسیاریان لێ دەکەینەوە زائیدەن هەر نەوەتن و ناوەکەی خی گەورە و زائیدەن هەموو ئەو زیکرانەی کەوە لێرەدا هەیە کە لە کۆتایی پرۆژەکەیدا هەیە ئەوە پێویستانی لەبەریان بیت و خوان ئامادەکردن هەر کەسێکیش یعنی زۆتین نمرێکەوە کردبووە هەم لە ئیمتحانەکان هەم لەو پرۆژەیە ئەو دواتری ئێمە خڵاتیان دەکەن إن شاء الله تعالى والسلام عليكم ورحمة الله وبركاته. سبحان الله والحمد لله لا إله إلا الله سبحان الله والحمد لله لا إله إلا الله